جەمال مستەفا دانیشتووی گوندی بلەسەنانە و پیشەی شوێنکاریە بۆ لەوەڕاندن و چەراندنی مەڕ و ماڵاتەکەی. ڕۆژانە ڕوودەکاتە دۆڵ و دەشتایەکانی دەشتەهێرد. ئەو دەڵێت خۆم و خانەوادەکەم هیچ موچەیەکمان نییە. پشتمان بەستووە بە بەخێوکردنی مەڕ و ماڵات و بژێوی ژیانیشمان لەسەر کاری ئاژەڵداریە. ئێستا محاژمی لە حکومەتی وەرنەگرتیەوە. ژیانامە و منداڵێنەمە لەسەر حەیوان و مار و مەڕ و مار و چێر و چتیە و حەیوان باشترە، بێمنەترە، سەر برنترە و پیاوە تێدێ پێکەی و ئیشەکە حەلال و زەرارە، بێمنە دێدگە ماراتی خۆچ و چاولێکەی و مارەکی بێمنەت و ئیدارەی مەرشێ لەسەر حەیوانێ گەڕێ شکر لۆ خودەی ئەلحەمدولیلا. لە چەند ساڵی ڕابردوو جارێکی تر گوندنشینان لە سنووری برادۆز بەگشتی و تایبەت گوندەکانی دەشتەهێرد ڕوویان لە بەخێوکردنەوەی مانگە و ڕەشەوڵاغ و مەڕ و ماڵات کردووە. ئەوان لە ئێستادا پشت بە کەرتی ئاژەڵداری دەبەستن. بەهۆ خەرچی دەشتەهێردێ بە زۆری مەڕ و ماڵیات و چێر و چتیوەها لەسەر چتیەوە تۆ بەڕێسن نەخۆ کاسی بیدیلێ نییە. ماڵە هەی 20 هەی، ماڵە هەی 50 هەی، ماڵە هەی 100 وڵاخی هەی. ژیانەمە بەس لە مەڕ و ماڵات ئێمە هیچ کەسابەت لەو مەملەکەتە دەشتێتێ نییە، هیچ بەس حەیوان هەوو زیاتر نییە. لە سەدە ئەگەیەک نەبی هەی نیتی کەتکەتە ماڵ کەت نەخۆی هەمیە ئەوەی حەیوان و سێر هەی. کوردستان بە شێوەیەکی گشتی بە یەکێک لە کۆنترین ناوچە دائەندرێت کە ژیانی لەسەر کرابێت. لە دێرزەمانەوە دانیشتوانی ئەم ناوچەیە بە کشتوکاڵ و ئاژەڵداریوە بەناوبانگن و دەوترێت لەم ناوچەیە ئەم پیشەیە سەری هەڵداوە. لە ئێستاشدا هەرێمی کوردستان بەهۆی گرنگی نەدان بە کەرتی کشتوکاڵی و ئاژەڵداری بۆتە شوێنی ساختکردنەوەی بەرهەمی شیرەمەنی وڵاتانی دراوسێ. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.